چێشتی مجێور ژیاننامەی خۆنووسی هەژار زنجیرەی سێهەم سەرەتا خوایە بە هومێدی تۆ بۆ خۆم لەبیرم نییە کەنگە بۆ یەکەم جار هاتوومە دنیاوە، بەڵام وەک بۆیان گێڕاومەوە و باوکم لە بیرەوەریەکانی خۆیدا نووسی بووی ڕۆژی 6 شابان ساڵی 1339 هیجری مانگی بەری بەیانی کە ڕۆژێکی زۆر توش و بارانی بووە لە دایک بووم و بریا هەر نەبوو بە. دایک و باب دڵیان خۆشە و خەنی بوون خوا کوڕێکی داونەتێ، مامان ناوکی ببڕە و مزگێنی و حەقدەز وەرگرە. باب هەر بە پەلا بەر لە حەوتم پەل بووە ناو بۆتاقانەکەی بدۆزێتەوە. لەو دەمەدا کە مژدایان داوەتێ خەریکی خوێندنەوەی کتێبێک بووە کە زۆری لە خۆش هاتووە. دەسا بەخوا ناوی نووسەری ئەم کتێبە لە کوڕی خۆم دەنێم. خاوەن کتێب عەبدوڕەحمانی سیوتی بووە و زانا و شاعیر و مێژوزانێکی لە زەبرە. پێغەمبەریش فەرموویە ناوی هەرە چاک عەبدوڵڵا و عەبدوڕەحمانە. دەسا با منداڵ لە ناو پەڕۆپاڵدا زیقەی بێ و فێری مەمەگمژینی کەن تا کورتە باسێک لەو دایک و باوکە بجەرمەوە. باوک مەلایەکە لەو ڕۆژەدا کە خوا ئەم کوڕەی داوەتێ 48 ساڵی لە تەمەنی ڕابواردووە. بەڵام چۆن ڕابواردنێک بابی و دایکی هەردووک مەلا و مەلازادە بوون. بەر لەوە ئەو چاو بە دنیا هەڵێنێ هێندێک مڵکیان لە گوندی شەرەفکەند هەبووە، بەڵام کەوتونە فەقیری. باب زوو مردووە و کوڕ کە ناوی محەممەدە و حەمەیان پێگوتووە و لە ناو منداڵان بۆریشیان لە قەب داوەتێ بۆتە حەمەبۆر. لە باوەشی دایکی بێوەژن و نەداردا بەخێو بووە و هەر لای ئەویش ماوەیەک دەرسی خوێندووە. تەمەنی لە 14 ساڵاندایە دایکی دەینێرێتە فەقێتی. لە بابم بیست گوتی لەو دەمەدا کە دایکم دەیکوت بڕۆ ببە بە فەقێ من چیلکەیەکم دە عەرز دەوەژاند و کز و ماد بوو. پرسی چیت لە دڵدایە؟ گوتم دایە خۆزگە دەرپەیەکی تازەم ببوایە، ئەمەم دڕاوە. گوتی کوڕم بە خوددا نەک دوو قڕان کە قیمەتی دەرپێیە تەنانەت 4 تاقەشایی شک نابم، بڕۆ بۆ خۆت ببە بە پیا و پەیداکە. لە فەقێتیدا بۆتە مستەعید، بەڵام نەگەیوەتە ئیجازە وەرگرتن. خاڵی کە مەولانا سادقی خەلیفەی شێخی بورهان بووە کردوویەتە خزمەتکاری خۆی. مەولانا وەکیل و بریکاری شێخ بووە لەسەر مڵک و ماڵی شێخ و زۆر پیاوێکی بە بڕشت و کارامە و بە هەڵسوورداسوور بووە. شوێنەواری لە موکریاندا هەرماون، پردی قەرەقشلاغ جادەی بەسری و پردی قەڵاتاسیان کردەوەی مەولانان. لە ساڵی گرانی گەورەی 1336 کۆچی مانگی خەڵکی هەژاری ناوچەی سەردەشتی لە مردن و بێنانی ڕزگار کردووە و دەخڵی بۆ ناردوون و بە خێری خۆی داونێتی. مەولانا جارێک لە شێخ زیز بووە و سەری خۆی و بابمی هەڵگرتووە و ڕووی کردوێتە شاری وان لە وڵاتی تورکان و بۆتە میوانی مزگەوتێک. بۆ بەختی ئەو دووە دارتوویەکی سوور لە مزگەوتەکەدا بووە و لەو دەمەدا هەڕەمەی بەرگرتنی بووە. نانی وشکیان دا ئاوی تووکشیوە و خواردوویانە. مەولانا خوارزاکەی خۆی خستۆتە ناو بازاڕ و کاسپی فێر کردووە. دەیگوت لە بازاڕی واندا دەگەڵ ئەرمەنیەک بوومە ئاشنا. ڕۆژێک گوتی من 100 لیرەت دەدەمێ کاسپی پێوە بکە قازانز بەنیوەی. گوتم با پرس بە خاڵم بکەم. خاڵم گوتی وا دیارە ئیمانتان لێک نزیکە بچۆ لێی وەرگرە. وردە وردە حەمە بۆتە قاچاق فرۆش. لە نێوان ئێران و ڕووس و عوسمانیدا تفەنگ و فەرش و جەوهەری ئاڵ و گۆڕ کردووە. زۆری پێنەچووە، خاڵی دەوڵەمەند بووە و لە گوندێکی بەناو خۆرخوڕا خانەقایەکی بنیاد ناوە و چەندین باخچە و ڕەزیشی لە دەوری شاری وان کڕیوە. دەیگوت ڕۆژێک چەند کەسێک هاتنە سەرڕێم، گرتیان و بردیانمە ئاوایی کە گوندێک بۆ ئاغای موسڵمان و ڕاعیەتەکانی زۆربیان ئەرمەنی بوو. ئاغا گوتی تۆ دەگەڵ کەشەی دێ و تو وێژی دینی بکە. ئەگەر سەر نەکەوتی ئەوە ڕوود کراوی و ئەگەر سەر کەوتی ئازادت دەکەم. یاخوا کەشە هێندە زانا نەبێ دەگەڵی دەرنەبم. مەزلیز ڕازاوە و کەشە هات ئەم و توێژە ڕوویدا. ئێمە ئەگەر خۆشەویستێکمان بە چەکێک بکوژرێ چاومان بڕوایی نادا و چەکە ببینین. کەچی مەسیحی ئەو دارەی مەسیحی پێ ئەدام کراوە بە پیرۆز دەزان و هەر یەکەی دەملیاندایە و بەرەکەتی لێ دەخوازن. وا دیارە پیاوێکی ناتێگەیشتووی سەلیب لە شکڵی بنیادەمە بۆیە ڕێزی لێ دەگرین بڕوانە. کەشە خۆی درێژ کرد و هەردووک دەستی لێک بڵاو کرد بوو بە سەلیب. ڕاز دەکەی مامە کەشە، بەڵام ژنەکانی شەروەک سەلیب وان چۆن دەستنە لایەن؟ حازران بەو قسە قۆڕە ملیان لە پێکەنین ناو
ڕێگەی جوابی کەشەشیان بڕی. ماڵەکەیان دامەوە، جارێکی تریش سەتەڕوتیان کردم. داهاتم بڕۆن، گوتم من ماڵی خۆمتان لێدەستێنمەوە، من خوارزە شێخی خوڕخوڕەم لە ترسی مەولانا کە ناویان بیست بوو دایانمەوە. حەمەد بەر لەوەی تووشی ئاوارەیی بێ ژنێکی هێناوە خزمی خۆی و ناوی ئامین بووە. ئەو ژنەش لەو ئاوارەیەدا دەگەڵی ژیاوە و لەو ماوەی ئاوارەیەدا کسێکیان بووە. پاش 7 ساڵ ژیانی ئاوارەی شێخ ناردوویە مەولانای بردوێتە لای خۆی و گەڕاونەتەوە وڵات. ئەوسا حەمە بۆر کە ئێستا ناوی بۆتە مەلا محەممەدی بۆر پیلی ماڵ و منداڵی گرتووە و لە شەرەفکەندەوە هاتوۆتە سابڵاغ. لەم بەینەشدا کە ئەو هێشتا فەقێ بووە دایکی مردووە. ماڵە لادێیەک بە چەند سیپاڵەکەوە هاتوۆتە شار، لە چاوەخانوویەک دەگەڕێ تێیدا ستار بێ. حاجی سید مستەفای کولیجی باوکی سید مەحێدی نەشێتە و باپیری سید عەبدوڵڵای کولیجی ژوورێکی پشکەڵدانی دەداتێ کە خاوێنی کاتەوە و تێیدا بژی و کرێ نەدات. بابم دەیگوت ئامین ئەوەندەی دڵ بۆ ماڵی خۆش بوو کە هیچ پادشایەک ئەوەندەی شایی بە کۆشک و سەرسەرای خۆی نەبووە. باوەشمان لەبیر نەچێ کە مەولانا بەو خوارزایی خۆی گوتووە حەمە بۆر، پاش خوێندنی بۆتە مەلا محەممەدی بۆر. دوایش کە چۆتە حەجێ کراوەتە حاجی مەلا محەممەدی بۆر. مەلا لە شار ملی لە کاسپی و کار ناوە. لە ماوەیەکی زۆر کەمدا توانیوێتی خانوو بکڕێ و ماڵوە سەریەک نییە. لە شەڕی گەورەی یەکەمدا کە ڕووس قەتڵ و عامی خەڵکی سابڵاغیان کردووە تاڵان کراوە و لە مردن خەلەستووە. ژنی هەوڵی مردووە. کیژەکەشی لە تەمەنی 14 ساڵیدا بە مردنی خۆی داخی بە جەرگی باوکیەوە ناوە. ژنێکی تری هێناوە کە کیژی سەڵمان ئاغا ناوێکی کۆنە تازری لە کارکەوتە بووە. لەسەر ئەوە کە دیتوویە ژنەکە بەبێ ڕووپۆش هاتۆتە بەردەرک و کۆڵان تەلاقی داوە و بێ ژن و بێ عەولاد ماوەتەوە. لە کاسپی کردندا زۆر زرینگ و لێزان بووە. دووبارە پاش تاڵانی ڕووس خۆی گرتوۆتەوە و پارە و پوڵێکی باشی وەسەرێک ناوەتەوە و هەوڵی ژنهێنانی داوە. کچی حاجی سید حەمەدەمینی سارەوانانی خواستووە کە تەمەنی 16 ساڵان و زۆر جوانێکی بەناوبانگ بووە. فەرقی عمری مێرد و ژن 32 ساڵ بووە، بەڵام پیاوەکە پارەدارە، بە زەبری پارە بەردیش نەرم دەبێ. لە پاش ساڵێک لە گوێستنەوەی بووک ئەوە خوا کوڕێک دەدا کە باوک لە وەجاخ کوێری و دایک لە بێبەری ڕزگار دەکا. ماڵی دنیا بۆ ئەمڕۆ نەبێ بۆ کەنجە دەبێ. هەر بۆ پڵاوی حوتەمی کوڕ منجەڵێکی 4 قوڵفەی زنجیردار دەکڕم، هەرچی دەیناسم بانگی دەکەم. دەبێ مەلاتەهای دۆستم بانگی بە گوێدا لێدا و ناوی بنێ عەبدوڕەحمان. وەک دەڵێن زۆر منداڵێکی گرینۆک و بەگڕوو بوو، کەم وەختان ژیر بوومەتەوە. بەڵام دایک و بابوو نەخوازە دایک گەوەندایان شایی و شانازی بەو تاقانە هەبووە کە نەبێتەوە. گۆیا دایک لە پاش هەموو نوێژان دعای کردووە خوایە هیچ کوڕی دیکەم نەبێ تا لە ماڵدا نەبێتە شەریکی عەبدوڕەحمان. کاتێک کە هاتوومە دنیا ئاخر و ئۆخری بەهاری 1300 شەمسی بووە و لە پێناسەکەمدا کە 7 ساڵ دوای لەدایک بوونم وەرگیراوە. ڕۆژی لەدایک بوونم 18 جەوزا واتە مانگی پوشپەڕە. لە پاییزی ئەو ساڵەدا لەشکری ئیسماعیل ئاغای سمکۆ بۆ شەڕی عەجەم سابڵاغی داگیر کردووە و شکاک ڕژاونەتە شار و ملیان لە تاڵانی کوردان ناوە. وا دیارە ئیسماعیل ئاغا هەروەک ویستویە لە چەنگ عەجەم ڕزگارمانکە، ویستویە لەو ماڵەش کە دەبەرپێی عەجەمدا پەیدا کراوە ڕزگارمانکە. جاگەر خەڵکی شار کەم تاکورتێک ماڵی خۆیان شارد بێتەوە و لە تاڵانیان پاراست بێ، باوکی من بەو هومێدە کە کاک هەمزەی برای قەرەنی ئاغای مامەش برادەریەتی و ڕاوێشکەری ئیسماعیل ئاغاشە ناهێڵە تاڵان بکرێ. دەستی لە هیچ ئاشتەبایەک نەداوە، بۆ نەکبەتی برادەر نەهاتووە. شکاک ڕژاونە ماڵ، هەرچی بووە بردوویانە. تەنانەت دەسرازە و پەڕۆپاڵی لانکی منیشیان بردووە و منیان لەسەر خۆڵەمێش بەڕوت و قوتی فڕێداوە. بابم دڵخۆشی دایک میداوەتەوە کە خەم مەخۆ، ماڵی دنیا پەیدا دەبێتەوە. دایکم زریکاندوویە، من خەمی هیچم نییە، تەنیا خەمی ئەوە مەکوڕەکەم ڕووتە چی تێوە پێچم. ئەو تاڵانی شکاکانەش بۆتە چیرۆکێکی سیر لە ناو خەڵکی سابڵاغدا. ژنیان ڕوود کردوون، بەڵام ڕوویان وەرگێڕاوە و گوتویانە خوێشکا من دار پێ خۆبدا من ئاز لە تەنان هێڕم خودێ قبول ناکە. جگەلەوە هەموو کەس و هەموو ماڵیان تاڵان کردووە. پیاوەکانی خەڵکی شاریشیان بە بێگار گرتووە ماڵی تاڵانی بۆ بن کە ڕاگوێزن. مەلا مارفی شاعیر لەو باسەدا دەڵێ ئاواڵ کراسی کیژ و ژن و خانمی وەتەن دایان ڕنینەوانی سەبابانی قونتڕۆڵ قازی و مەلا و تازر و ئەسنافی خەڵکی شار گیران بە سوغرا کەوتنە ژێرباری دار و کۆڵ. شکاک کوردی سابڵاغیان هەر تاڵان کردووە و نەیان کوشتو،
بەڵام هەر ترک زمانێکیان و بەرپەل هاتووە کشتویانە. یەکێک لەو ترکە ئازەریانە برادەری بابم بووە، خۆی و ژنەکەی پەنایان بە ماڵی ئەو هێناوە و حاواونەتەوە. ژنی کەربەلایی فەتحوڵڵا زەنگانی ساوای لەبەر بووە و شیری زۆر بووە. یاریدەی دایکمی داوە و شیری داومێ کە زۆر ساڵان بەزحێڵی تا منی دەدیت دەگریا و منی وەک کوڕی خۆی خۆش دەویست. دایک لە تەمەنی 17 ساڵیدا تووشی نەخۆشی سیل دەبێ و زۆری پێناچێ دەمرێ. تاقانەکەی لە تەمەنی 2 ساڵیدا لە دایک بێبەش و هەتی و دەمێنێ. ژنێک بە ناوی خاشەرافەت لە ساروانان ماوەیەک شیری داومەتێ. لە پاژەوە 2 ساڵ ژنێک بە ناوی خاڵڕۆقیا سەرپەرشتیم دەکا. تا بابم سەر لەنوێ بۆ جاری چوارەم ژن دێنێ و ژنەکەشی لە بنەماڵی قازیەکانی سەردەش بوو. ناوی مریەم بوو، بەڵام هەر بە ناوی کچی قازی دەناسرا. پاش 2 ساڵ هۆگرگرتن بە خاڵڕۆقیاوە دیسان هەتی و کراومەوە و دراومەوە دەستدایکی سێهەم. خوا و ڕاستان زۆری نەبرد کە خوشکێکم بۆ پەیدا بوو، هەم هەواڵی من و هەم خەمڕەوێنی ماڵەوە. واتە هەر 5 ساڵ تاقانەی ماڵ بوو. بابم بەو پێوشوێنە کە دەبێ بەچکەی سۆنە مەلەوان بێ هەر لە تەمەنی 5 ساڵیەوە دەرسی ئەلفوبێتکە و جەزمی عەممەی پێدەخوێندم. ئای کە خوێندن ناخۆشە، هەرچی فێر دەکرام پاش سەعاتێک لە بیرم نەدەما و لە تەمبەڵیدا تا قەسوارەی مەیدان بوو. با پەردەی گوت جەزمی عەممە ڕەوانکەی دەدنێرمە لای مەلای باڵەکی لە خانەقای شێخی بورهان قورعانت پێڕەوانکە. زۆر پیاوێکی منبارەک و قورعانزانێکی لە زەبرە، بەڵام ئەواواتە هەر پێک نەهات. تا سوورەتێکم دەخوێند نەکەر سوورەتی پێشوو بەڵکە ئەلفوبێتکەکەشم لە بیر دەچوونەوە. ئای خوایە بەدەزم هەتیوە دەبەنگ و نازیرەکەوە سە بکەم. تەکبیر تەکبیر، بەخوا بینێرمە قوتابخانەی مەلا لە هەمووی چاکترە، لە من ناترسێ لەو دەترسێ. لە بیرمە ڕۆژێک پیلی گرتم و ڕۆیشتین، چوینە شوێنێک تاریک ڕەش بە دوو کەڵ، چەند حەسیرێک ڕاخراوە و 20 منداڵێکی وە خۆمیان لەسەر دانیشتووە. مەلایەکی مێزەرزلی دەنگ گەورە 2 شوڵ بەدەستەوە لەبەر بابم هەستا بە خێری هێنا. بابم گوتی مامۆستا دەستت بێنە. دەستی منی خستە دەستیەوە گوتی ئەم کوڕم بۆ هێناوی، گۆشتی بۆ تۆ، ئێسکی بۆ من، شەرت و مەرجی قوتابخانە چییە؟ مامۆستا فەرمووی مانگە قڕانێک حەقی ئاو خواردنەوە 2 شایی، حەسیر بێنێ بۆ لە سەر دانیشتن، ئەگەر باشیش نەخوێنێ یان هاروهاجی بکە بۆتی تەمبێ دەکەم. سەودا سەری کرد، خێری لێبینی. لەو ڕۆژەوە دەبوو سیپارە لە بن هەنگڵدا بچم تا نیوەڕۆ لە قوتابخانە بم و دوای نیوەڕۆ بەرهەڵدای کۆڵان و سەرگەرمی گەمە و کایە بم. ڕۆژانەم 2 شایی واتە 100 تمەنێک بوو کە لە پێم دەهات و لە سرم دەردەچوو. بای شاییەک کشمیش و لەبلەبی گیرفانی داخنیم و مڕی دەکردم. مەلاو ڕەحمانی مامۆستا ژنێکی هەبوو بە ناوی خاتووامان و دەروجیران ئامانی مەلاو ڕەحمانیان پێدەگوت. ڕۆژانە لەبەری بەیانەوە لە تەندوری ناوەڕاستی قوتابخانەکەماندا نانی دەکرد و دەیفرۆشت. هەر لە بەیانیەوە تانیوەڕۆ چڕەد و کەڵێک بوو چاو چاوی نەدەدیت. بەڵام زۆرمان کەیف بەوە دەهات کە تیشکی ڕۆژ لە کولانەکەەوە دەیدا ژوورەکە و 2 کەڵ لە تیشک دەهاڵا و کۆڵەکەیەکی جوان و لەباری لێساز دەبوو. مەلا زۆر دەنگ گەورە بوو، بەڵام لە بەرامبەر خاتوواماندا دەنگێکی وەک دەنگی مێش دەگەڵ گوڕڕی شێر وابوو. هەمیشەش چەقە و هەرا و شەڕە جوێنیان بوو کە بەڕاستی لە چەقە و گوڕی ئەو دوانە ئێمە کەیفمان دەکرد. مامۆستا لە لای سەروی قوتابخانە یان بڵێم 2 کەڵدانەکەەوە دادەنیشت. 2 شوڵی درێژی لەسەر کۆش بوو. چاوی دەگێڕا کێ لە ئێمە چاوی بەسەر سیپارەدا چڕ نەکردووە بێ ئەوەی هەستێ شوڵێکی تێدەسرەواند و جوێنێکی حەواڵە دەکرد. دارێکی کەوانی پەتێکی تێخرا بوو، لە پشت سەریەوە بەگرێ کۆڵەکەیەکەوە هەڵواسرا بوو. ناوی فەلاقە بوو، هەر منداڵێک هاروهاجی بکردایە پەتی فەلاقەی لە لاقیبا دەدرا و یەکێک لە ئێمە دەیگرت و قاچی گوناهباری بەرز دەکردەوە. مامۆستا بە شوڵی تەڕ وەردەگەڕا بەری پای و هاوار و زیڕەی لێ هەڵدەستان. منداڵێک میزی هاتپا دەبوو قامک بەرزکاتەوە و بڵێ دەچمە سەراوێ. حەقی دەرچوونیش بۆ میسکردن دەبووە بەری دەستی پان ڕاخا و مامۆستا شوڵێکی لە بەری دەستی بدا ئەو سابسێتە دەر. زۆر زوو عادەتمان بەیەشی شوڵ گرت و ڕۆژێ 2-3 جار داوای چوونە سەراومان دەکرد کە هیچ نەبێت تاوێک لە خوێندن خۆ بتزینەوە. هەر کە مامۆستا بە فەرمانی خاتووامان دەبوو بچێتە بازاڕ و کەلوپەل بکڕێ سەرمان لەسەر سیپارە لادەبرد و هەر کە خاتووامان چەمبوڵێکی بەرەو پشتی مامۆستا حەواڵە دەکرد دەمانزانی وچانی خوێندنە، دەمان کردە چەقە و هەرا. گاڵتەی هەرە خۆشمان مێشگرتم بوو، خوا نەیبڕێ چەندی خوا حەز کامێش هەبوو.
نەخافڵ مێشێکمان دەقۆستەوە یان بەلەکمان هەڵدەماڵی و تفمان دەکرد و داوەبەنێکمان لەسەر گوێزێک بە هەردوو دەزڕادەگرت. مێژ لە جێتف دەنیشت، هێدی بەنەکەمان بەرەو ژوور دەخزاند و لاقی مێش بە تەڵەوە دەبوو دەمان کرد. پوشکەیەکی باریکی حەسیرمان دەکنگی دەچەقاند و بەڕەڵامان دەکرد و کێبڕکێمان بە مێشی کلک حەسیر دەکرد و دەتریقاینەوە. تا مامۆستا دەهاتەوە بە سەدان لەو موشەکە مێشانە لە ژوورەکە سووڕیان دەخوارد. زۆر جار دار و فەلاقە لەسەر و موشک فڕاننەوە کار دەکەوت. ڕۆژێکی زستان و بەفر بوو، وەختی چێشتەنگاو بوو، لە پڕ بۆ هەوڵجار لە ژیانی ئێمە منداڵاندا گوێمان لە دەنگی تۆپ و ئاگربار بوو کە بە ئاگرباریان دەگوت شێستیر. مامۆستا ڕەنگی زەرد هەڵگەڕا، هەر تفی قوت دەدا، خاتووامان بەر بووە سنگکوتان و هاوار. ئێمە ژوێک ڕا وەک دەستەی سێمفۆنی بە یەک هەوا دەستمان کرد بە گریان. مامۆستا بە دەنگێکی گڕی گریاناویەوە فەرمووی بڕۆنەوە ماڵ، هەر کەس بە گریان بەبێ ئەوەی بزانێ بۆ دەگری بەرەو ماڵ هاتینەوە. کارە ساتم بۆ بابم گێڕاوە، پێکەنی و گوتی لەشکری مەلا خەلیل کە دژ بە دەوڵەتە و مەلا نایەوێ کڵاوی پەهلەوی لەسەر موسڵمانان بنێن و کافریانکەن، گەیشتونەتە بڵندایی دەوری شار و دەوڵەت بە تۆپ و شێستیر دایگرتوون، بەڵام خوا مەلا خەلیل سەرکەوتوو بکە ئیشاڵڵا دەرەقەتی نایەن. باب و زۆر لە برادرانی کە میوانمان دەبوون دوعای سەرکەوتنی مەلا خەلیلیان دەکرد و دەیانگوت خوا ڕۆحم بە موسڵمانان بکە و لەو کافرانە ڕزگارمان بێ. بەڵام بەو حاڵەش چونکە جارێک لە شەڕی شکاکاندا دەستی بە زاخاودا چوو بوو، ماڵ و نەغینەی خۆی شاردەوە. نەوەک مەنگوڕی لەشکری مەلا خەلیل تاڵانی کەن، منە و کاتە تەمەنم 7 ساڵان بوو. لە قسەی بابم و میوانانەوە مەلا خەلیلی کوردم خۆش دەویست و ڕقم لە دەوڵەت هەڵدەستا. لە ژووری ماڵدا دەگەڵ خۆم گوێزێنم دەکرد، پێکمدا دەدان هەر گوێزێک بشکایە دەمگودەوە عەجەمەشکا و دوعام دەکرد یاخوا هەر بشکێن و مەلا خەلیلی کورد سەرکەوێ. مەلا خەلیل و مەنگوڕی لەشکری خۆیان زۆر بۆ نەگیراوشکان، سپای دەوڵەت بە یاریدەی هۆزەکانی گەورک و مامەش وڵاتەکەی داگیرکردنەوە و هەرچی وەبەر پەلی هات بە تاڵانی برد و چەناغایەکی مەنگوڕیشی بەدیل گرت و لە زیندانی تند کرد. کتێبخانەی مەلا خەلیل لە بازاڕی سابڵاغ خەڕاز کرا. بابم زۆر لەو کتێبانەی کڕیەوە و بۆ خزمەکانی مەلا خەلیلی ناردەوە. لەو قوتابخانەدا جزمی عەممە و تەبارەک، سمایل نامە و ناگەهان، یاقیدەی شێخ سەمیع و ئەحمەدی شێخ مارفی نۆدەیم خوێن. قازی محەممەد کەوسا میرزا محەممەدی قازی ناو بوو، ببووە مدیر مەعارفی سابڵاغ بەبێ مەعاش واتای افتیخاری. جا ئەو کۆنێنەری دەوڵەت بوو، دەبووە هەموو فێرگەکان بەسەر کاتەوە. بڕیاری دابوو بێتە قوتابخانەکەی ئێمەش و بڕوانێت چۆنمان خوێندووە. مامۆستا بە منی گوت کوڕم ئەگەر جاروبارە لێتم داوە بەڵام تۆم خۆش دەوێ، حەز دەکەم تۆ بە مدیری مەعارف بناسیێنم، زیرەک بە باشی جواب بدەوە. ئەی بە خێری ناسڵامەتی کەس نامن، تۆ بڵێ مدیر چ بێ چیم لێ بپرسێ. ڕۆژێک لە پڕ مدیر بە خۆی کرد بە ژووری پڕ لە دووکەڵ و مێژدا. مامۆستا منی نیشاندا، گوتی قوربان ئەم کوڕە تاقیکەوە. مدیر فەرمووی دەی شتێک بخوێنەوە، ملم لە ئەحمەدیە بۆرنا. ڕەس سەرە عین چاوە بەدەن قاڵب ئیسم ناوە جەبین و جەبهەت توێلا مەکر و کەید و حیلە فێلا. گوتی ئافەریم، بەڵام بۆ گوتت فێڵە و توێڵە، دەبوو بەلامی قەڵەوی بڵێ. من ئافەریمم وەرگرت و مامۆستاش لەوە کە مدیری دڵخۆش کردووە هەر بزەی سمێڵی دەهات. مدیریش لە بیری چوو لێم پرسێ توێڵ و فێڵیانی چی، تا وەک هەرامەدە قورسە قیبام، چونکە وەک تووتی فێرکرابووم و نەم دەزانی چیم خوێندووە، هەر دەمزانی هیچ نازانم. خوا و ڕاستان قوتابخانەکەمان دانەخرا، ئەویش لە سایە زیرەکی من. لە تەمەنی 8 ساڵیدا بووم، برایەکیشم بۆ زیاد بوو، ژمارەی مناڵی ماڵ گەیشتە 3، عەبدوڕەحمان و زێنەب و عەبدوڵڵا. دەورانی منداڵیم جگە لەو خوێندنە خاوێنە دەگەڵ جگێن و گوێزیێن و هەڵماتێن و قۆچەقانی کوێلەکە کوژ و کەلای جوان و هەلوکێن و جەغزێن هەر لە پاش نوێژی نیوەڕۆوە تا تاریکانی ئێوارە بە پێخاوسی بەسەر ڕووتی هەڵدەبەزیم و دادەبەزیم و ژیانی پاڵشایەتی ڕاستەقینەم بوو، بەڵام نەم دەزانی چەند بەختەوەرم. شەوانەش دوای نان خواردن دەچوومە کۆڵان لەگەڵ منداڵان تا خەو بەلایدا دەبردینەوە، گەمەمان دەکرد. گەمەی شەو ئەوانی لەبیرم ماوە، مەلا تەختەقێن، کەری سووری پشدرێژ، کڵاوێن، هەیجۆ، چاوشارەکێنە و هەمزەل بوو. چونکە دایکم بە نەخۆشی سیل مرد بوو، ترسی ئەوە هەبوو کە منیش گرپێتمەوە، دەبووە تا دەست دەڕوا و دەلوێ لە هەوای سافدا بژیم.
لەلایەکیش بابم وای دەویست کوڕەکەی خلیسک و خاوی شارستانی نەبێ و بە ژیانی زبرەوە خۆ بگرێ هەموو بەهاران و هاوینان دەی نارد مەلادێ یان دەچوومە ماسوێ دایما و لە هەواری ماڵە مامەسەید کە سەید محەممەدی لازانی ناو بوو من پێم دەکوت مامەسەید یان لە گوندی سارەوانان لە ماڵی خاڵانم دەژیان لە ڕاستیدا ژیانی منداڵی لەلادێ هیچ ژیانێکی شارستانی نایگاتێ پادشای بێجوقا منداڵی لادێیە هەر لە تاو هەڵاتەوە بەدەشت و کێودا بەڕەڵا دەبووین هێلانەمەل بدۆزەوە داوی بۆ دانێ هێلکەی لێ بچە بچۆ بێستانان بەدار هەڵگەڕێ خۆیەوارە هەر باسی ناکرێ سەعاتێک پێش گاڕان هاتن بەرەو گاڕان غاردە و لە ڕێ تووشی بە و پێچی سەریانتی تۆڵە پشتێن دەملی کەرێکی ڕووتی بێجل هاڵێنە و خۆی باوێ سەری کەر بەرەو ماڵ ڕادەکە جووتە داوێ هەڵت دەتیزێنێ ئازا بە و خۆ بگرن نەکەوی ڕەنگە پتر لە 20,000 لەو گاڵتە خۆشەدا سرم شکابێ بەڵام سەرشکان لە ڕێگەی کەرغارداندا خەڵاتە لە خاڵۆزاکانم 2 هاو عمرم هەبوون حەمەدەمین و مامە ڕەحمان کە دەگەڵەوان زۆر کەیفم ساز بوو حەزم دەکرد هەرکوێ زۆر بڵیندا بچمە سەری و بزانم لەودی و چه هەیە زۆر جار بە تەنیا ملی ڕێم دەگرت و بە چیا هەڵدەگەڕا جارێک لەو جارانە کە دەمیست بسمە سەردوندی قوچی کێوی هومام لە ماسوێ زۆرم پێچوو بوو ماڵە مامسەی دوانزانی بوو مار لە دەشت پێوەی داوە ببووە هەراو هاوار و چەند کەسیان خست بۆ شوێنم کە بمدۆزنەوە ئەوان لێم ناهومێت ببوون و من بۆ خۆم هاتمەوە دەگەڵ شوانی ماڵە مامەسەید دەچوومە بەرمەڕی ناوی گژ و جام لێ دەپرسین چیرۆکی خۆشم لێ دەبیستن بۆ ناسینی حەیوانان ببوومە پسپۆڕێک شوانە فەریمیان لێ دەکردم نان و شیرم دەگەڵ دە خواردن و لەسەر عەرزی ڕوود دەنووستم و تەواو نازداری شارم لە بیر دەچوو